ئەگەر بارگوزەران و زۆرتێچوونی هاوسەرگیری بۆ شوێ ئێستا بەردەوام بێ دوور نییە لە کۆمەڵگەی کوردەواری ئەو کەسانەی کە هاوسەرگیریان کردووە ببن بە کەمینە بە بەراورد لەگەڵ ئەو کەسانەی کە هاوسەرگیریان نەکردووە. ئەمەش ڕەنگە کاردانەوەیەکی خراپ بەسەر کۆمەڵگادا دروست بکاتن. من ئەمەوێ سەبارەت بەم باسە زیاتر ڕاو بۆ چوونی هاوڵاتیان وەربگرم. بێگومان ئێمە وەکو کارمەندانی ئەو دوکانانە زۆر تووشی کێشە و مەشاکیل ئەبینەوە لە نێوانی ئەو بووکو زاوانەی کە ناتوانن لە ماڵەوە قەرار برن یاخود خۆیان یەکلای بکەنەوە. بۆ نمونە بوو کە سەردانمان ئەکات ڕۆژی پێش ئەوەی لەگەڵ زاوا بێت بەما ئەڵێ کە ئەم درێسێکی لەو شێوەیە یاخود بەدلەیەکی لەو شێوەیە یان بەو نرخەیان نوێ و تازە بێ، بەڵام کە هات لەگەڵ زاوا بە پێچاوانی ئەو زاواکە ئەڵێ بە درێسەکە نرخی گونجاو بێت یان کراوە نەبێت یاخود بەو شێوێنە بێت. لەو نێوانەدا ئێمە تووشی مووقف یاخود تووشی کێشە ئەبین کە ناتوانن خۆیان لێکلای بکەنەوە و ناتوانن قەرار بدەن کە چ جۆرە درێسێکیان ئەوێت. بەڵام ئێمە زیاتر لەگەڵ ئەوەشدا هەر هاوکاریان ئەبین بۆ هەڵبژاردننی ئەو درێسەیە یاخود زۆر جار تووشی کێشە بووینە نەیانتوانێت قەرار بدەن بەبێ ئەنجام چوینە دەرەوە لە دوکانەکەیە. هۆکاری سەرەکی بۆ دواکەوتنی پرۆسەی هاوسەرگیری بەگشتی من دەگەڕێنمەوە بۆ سەر خراپ بەکارهێنانی تۆڕی کۆمەڵاتی. تان چ جۆرە جوانکاریەک ئەنجام زۆربەی فیلەر و بوتۆکس ئەەکەن، زۆربەی زۆریان فیلەری زۆر ئەەکەن کە ئەوە بەبەرچاوە. ئەمە حەزی کوڕانە یاخود زیاتر حەزی کچانە؟ نا بە پێچەوانە کوڕان هیچ حەزیان لەو جوانکاریە نییە لەبەرەوەی هەندێک دموتەفێکی دەردەچی، بەڵام کچەکان زۆر حەزیان لێە. پێما هۆکار زۆرە، ینی ئینسانێک کە تەمەنی دەگاتە کاتی زەواج و زەواز نەکات، هۆکاری ئابووری، هۆکاری سیاسی، ژینگەیی، بەڵام پێم وایە لێرە ئەوەی لە هەمووی زیاتر کاریگەری هەیە بەڕاستی ناڕوونی داهاتووی گەنجێ لە وڵاتیانی دەبینی پرۆسی هاوسەرگیری دەکات، کاری نییە، خوێندن تەواو دەکات، بەڕاستی شەهادەکەی بە هیچ ناچێ، ینی شتێک نییە بەڕاستی ئەو ئینسانە لە ژێر سەقفیدا کۆبێتەوە، هیچی نییە، هیچ سەرمایەکی نییە، هیچ دەستەوایەکی بەدەستۆ نیە و ئینسانە ناتوانێت ینی بەچی هاوسەرگیری بکە. بەڕاستی بەڕای من لە هەمووی زیاتر بۆ مەسەلەی هاوسەرگیری هۆکاری داراییە، ئینسانێک کە داراییەکی تەواوی هەبێ بۆ نەهاوسەرگیری دەکات، بەڵام نەبوونی مەسەلەی داهات و ژینگەیەکی سەقامگیر وا لەو تاکە دەکات کە بەڕاستی دوورکەوێتەوە لە پرۆسی هاوسەرگیری. یەک لە هۆکارێت کوونکە گەنجیتمە ینی بارگرانیەکە زۆر بگەنجیتمە چێکری ئەوەیە زەحمەتیە بیکێت تازە یەک لەوان زەحمەتیان ئەویدیا هەڵبژاردنە جلی بووکە، ینی کۆ بیکێت تازە حەزکەن دایم جلێکی تایبەت و VIP بکەن. بارگرانیەکە زۆر بۆ گەنجێنوکە چێکریەکە بتە هۆکارێک دووەخستنە پێکینانە ژیان هاوسەرگیریە. جیاوازی VIP ئەوەیە تازە بۆ نمونەگە جیهازەکەی 20,000 و نفسی وی جیازی باشتری هەی 30,000 مجا زۆر جای هات ئێرە دەبێژن ومە VIP دابنێ بۆ نمونەگە بووکێک ئاسایی ببە 400,000 500,000 احتیمالە جەنتێکی دیگە بە، بەڵام ئەگە VIP بیت 3 جەنتا دێ بە 4 جەنتا دێ بە احتیمالە چەند دەستێت جلکش خەوێ ببەت و مەسەلا VIP ئەوەیە حسێبەوەی فەرقە دیێتی. پێشێکی گەلێک خێر بن، بەڵێ حاڵەتی و گەلێک زۆر بە حاڵەت هەیە بوو لەسەر 5 مسقالە لەسەر 10 مسقالە، وەڵڵە حاڵەت هەیە بوو لەسەر 3 مسقالەش ئەو پرۆسی هاوسەرگیری هەڵوەشایەوە. حاڵەتشی هەبووی مەیە بۆ حەل کرده، مەسەلەن وەکو پێوەتی بۆی پرۆسیۆن هەڵنەوەشێتەوە، مەسەلەن گوارە و حەڵقەی کڕی کەمەرە عاشقمە دەمێت هاتە 2 ڕۆژ 3 ڕۆژە تا ئیشە خۆ پێتکەن ئیدی هەرە ئەو شتەیە. مەسەلەن حاڵەتشی بووی سەر 5 مسقالە لێرە پێک ناتنیە چۆ دەرێ مێزانیەوە حاڵەتەوەن پرۆسەرەوەن هەڵوەشایەوە. ئیدی ئەوەش هەمت گەڕێتەوە سەر ئەوەی زێر گەلێکی گرانێ، عنی بۆ یەکەم جارە تاریخ بگێتەوە ئاستەی. ڕۆژ بە ڕۆژ خاوەنکارانی بازار نوێکاری لە مۆدێلی کاریەکانیان دەکەن بۆ ڕاکێشانی سەرنجی ئەو کچ و کوڕانەیە کە دەچنە نێو پرۆسەی هاوسەرێتیەوە، بەڵام گرانی نرخی پێداویستەکان و خزمەتگوزاریەکان وای لە گەنجان کردووە کەوا خۆیان بە دوور بگرن لە پرۆسەی هاوسەرگیری.